قەیرانی دارایی یاریمی کوردستان و دواکەوتنی موچەی فەرمانبەران بۆتە هۆی ئەوەی کە بەشێک لە فرۆشیارانی شاری سلێمانی نرخی کاڵا و کەلوپەلەکان کەم بکەنەوە، ئەوەش لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە تا بتوانن پێداویستیەکانیان بە نرخێکی گونجاو دابین بکەن. ئێستا چێ خیار بە 500 تەماتە بە 500 لیمۆ بە 1.5 بیبەر بە 1000 و کولەکە بە ئەنجام بە 750 لە چاو جارانە شتەکان دابەستیوە، بەس بازاڕەکە سورعەت نییە هەر خاوە. قەیرانە کاری کردووەتە سەر بازاڕەکە، جاران بازار سورعەت و خۆش بووی، ستاچە کەمتر خەڵکیە بە بازار. ئێستا وەکو ئەوەی بێ یەکێ بتوانێت نرخ دابەزێنێت، هەر یەکی و لە لای خۆی و دایبەزانەوە، بەس ئەو دابەزانە نییە 1000 2000 ئەمە هیچ دابەزان نییە، جەبەڕاستی بازاڕیش هەر نییە، حەچەند دایبەزانی بازار هیچ ئیسفادەیەکی نییە. زێمە حەزین بێ بە 10000 نەک بە 13000یش، چونکە لەم قەیرانە کەس پارەی پێ نییە، هەبووەوە ئەتۆ بۆ لای من پێدی بەخوا ئەڵقەکەم فرۆش و یامە بەخۆش، هیچ بازاڕێ نیە ئێستا. ئەوای بینی کەوا بێ مەعاشەیە، ئێستا من لە دوکانێک هابووم شتێکم دێکری جوابی یەکسەریای مێوتی لەبەرەوەی کەوا سفتاحم نەکردووە، چەگەرشەی سەعاتی 12 نییە ڕوویە تا نییە سفتاحی نەکردووە لە ماڵاتەوە دەروانێتە بە تەمایکەی بە سفتاحەکانی وشکی بازارەکە وشکی بێ مەعاشی نەبوونی معاش ئەوە زۆر تاسیری کردە سەر هەموو فەردەکانی کۆمەلگا. بازەشێک یەکدیش دابەزیوە هەر خۆی تابعی شتەکەت ئینە ئەرزتەڵەبە، بەس شتەکان هەموو چکە ئیسترادا کوالەتی فەرقیەیە، دوکانێک دوکانێکە کوالەتێکی فەرقیەیە، حکومەت ناتوانێت سەرەکە بەسەریە، یعنی هەست بە هیچ شتێ ناکەی، هەست بە دابەزی نرخ ناکەی تۆمانە، هەست ناکەی گۆڕانکاری لە بازاڕەکە ڕوویاوە کە مۆزەف تۆزی دڵی خۆش بێت. داشکانی نرخی کاڵا و پێداویستیەکانی هاوڵاتیان لە کاتێکدا زیاتر لە 2 ساڵ هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی قورسدا تێدەپەڕێت، ئەوەش بۆتە هۆی ئەوەی کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست ببێت. فرۆشیاران و هاوڵاتیانیش خوازیارن لایەنە سیاسیەکان پێکەوە کار بکەن بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان و پێپەڕاندنی ئەو بارودۆخە سیاسی و قەیرانە ئابووریەی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.